1979 فڕۆکەی ئایر فرانس کاتژمێر 9:27 خولەکی بەیانی لە فڕۆکەخانەی میهراباتی تاران ئەنیشێتەوە تا ئایەتۆڵا خومینی و هاوڕێکانی دابەزن. هەڵک لێرە بۆ یەکەمین جار خومینی لە نزیکەوە ئەبینن. پیرەپیاوێک کە لەگەڵ هەبوونی هاوڕێ بەناوبانگەکانی دەست لە ناو دەستی بێگانەیەکی نەناسرا و لە پێیژەکانی فڕۆکە دێتە خوارەوە. ئەم پیاوە بە فڕۆکەوان یاخود کارمەندی ناو فڕۆکەیان نەزانی، بەڵام هەڵەیە. ئەم ڕووسارەکە ئەمڕۆ بۆتە بەشێکی گرنگی مێژووی شۆڕشی ئیسلامی ئێران نهێنیەلێکی سەیر و سەمەرەی هەیە کە ئەمانەوێت لەم راپۆرتە باسی لێ بکەین. ئایەتۆڵا خومینی 14 ساڵ دوور لە ئێران ژیاوە. ساڵێک و 5 مانگ دوای وتاری 5/6/1963 ڕەوانەی تورکیا کراوە. ساڵی دواتریش بۆ عێراق. لە بەرواری 6/10/1978 چوە پاریس و لە ناوجەرگەی ئەم شارەدا نیشتەجێ بوو. کەمترین چاوپێکەوتنی ئەکرد، بەڵام لە فەڕەنسا چالاکیەکانی زیاتر بوو. بەیاننامە و وتار و چاوپێکەوتنی زیاتری هەبووە کە بە شێوەی پەرتووک ڕەوانەی ئێرانەکرا. ئایەتۆڵا خومینی لە کۆتاییە سەرکەوتوو ئەبێت کە خەڵکی ئێران لەگەڵ خۆیدا هاوڕا بکات و بگەڕێتەوە بۆ ئێران و کۆماری ئیسلامی لەسەر بنەمای تیۆری ویلایەتی فەقیها بنیاد بنێت. فڕۆکەی ئایر فرانس کە شۆڕشگێڕان بەکریان گرتبوو تاکو خومینی بهێنێتەوە بۆ ئێران پڕ بوو لە کەسایەتیەلێک کە هەموو هەوڵێکیاندا بوو بۆ لە ناوبردنی حکوومەتەکەی محەممەد ڕەزاشا. کەسانێک کە خومینیان بە ئیمامی خۆیان نەزانی هاوکاریان کرد تاکو ڕێگای سەرکردایەتیەکەی بۆ ئاسان ببێت. کەسانێک وەکو ئەحمەدی خومینی، عەبدولحەسەنی بەنی سەدر، حادی قەفاری، سادقی قوتبزادە و زۆر کەسانێکی تر. بەڵام ئایەتۆڵا خومینی کاتێک گەیوێت لە پەیژەکانی فڕۆکە بێتە خوارەوە لە قەرەباڵغی سەرپەیژەکان لە نێوان هاوڕێیەکانی بڕیار دەدات کە لەگەڵ هیچ کەسێک لەوانە نەبێت و لەگەڵ کەسێکی تر پێ لە ناو خاکی ئێراندا بنێت. کەسێک کە جلی لە شێوازی فڕۆکەوانەکانی لەبەردایە و عینەکێکی ڕەشی لە چاودایە و بەو پەڕی ڕێزەوە دەستی چەپی بەدەستی خومینی داوە پێکەوە لە پەیژەکان دێنە خوارەوە. ئەمە وێنەیەکی گرنگی مێژووی ئێرانە، وێنەیە کە تەواوی ئەم ساڵانە نۆژن کراوەتەوە و کۆماری ئیسلامی بە خوڵقێنەری دروستبوونی خۆی دەیزانێت. چەندین جار فەرشی ئەم وێنەیان دروست کردووە و ڕێزیان لێناوە. لە مەراسیمەکانی حکوومەتی و جەژنەکانی سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی وێنەی ئەم دیمەنەیان دانا تاکو یادی ئەم ساتە بە زیندوی بهێڵنەوە. وێنەیەم پیاوە لە پاڵدامەزرێنەری کۆماری ئیسلامی ئەوەنە بەناوبانگە کە ئیتر ناکرێت بسڕێتەوە. بەڵام ئەم پیاوە کێیە؟ ئایا هەر بەو شێوەیە کە لە سارێتای شۆڕش دەیانوێت فڕۆکەوان یاخود کارمەندی ناو فڕۆکە بوو؟ ناوی تەواوی ئەمەیە: ژێرار ژان فابین باتاوش، پیاوی کە هاوڵاتی فەڕەنسی و بەڕەچەڵک خەڵکی جەزایرە. بەرواری لەدایکبوونی دەی 5/1943 نووسراوە کە بەم شێوەیە بێ ساڵی 1978 تەمەنی 35 ساڵ بووە. باتاوش خۆی بە پەیامنێر ناساند بوو، بەڵام لە ڕاستیدا دامەزراوەی هەواڵگری فەڕەنسا بووە. خۆی نزیکبوونی لە ئایەتۆڵا خومینی لەگەڵ سایتی ناوەندی بەڵگەنامەکانی شۆڕشی ئیسلامی بەم شێوەیە باس کرد. کاتێک ئایەتۆڵا خومینی هاتە پاریس، پۆلیسی فەڕەنسا چەند کەسێکیان نارد بۆ پاسەوانی کردنی، بەڵام خومینی کەسیانی قبوڵ نەکرد تاکو بە نسیبی من بوو. هەر لەو چاوپێکەوتنی سەرەتا خۆشەویستیەک لە نێوان من و ئایەتۆڵا خومینی دروست بوو و لەبەر ئەوەی بە زمانی فارسیش قسەما کرد زیاتر ڕێگە خۆشکەر بوو. لە ماوەی 116 ڕۆژمانەوەیان لە نۆفێل لە شاتۆ بەردەوام لەگەڵ ئایەتۆڵا خومینیدا بووم. ئێران نۆفێل لە شاتۆیە لە فەڕەنسا شوێنی مانەوەی خومینی کە باتاوش لە پشتیەوە ئەبینین. لە وێنێکی دیکەشدا ئەتوانن باتاوش ببینن کە لە پشتی خومینی و هاوڕێکانێتی لە نۆفێل لە شاتۆ و ئاگای لێیانە تاکو ڕووداوێک ڕوونەدات. باتاوش بەسەرنج لەسەر قسەکانی خۆی و ئەم وێنانە بە پاسەوانی تایبەتی خومینیان نەزانی. بەڵام ئیشی باتاوش بە گەیشتنی خومینی بۆ تاران تەواو نابێت. باڵکو چالاکیەکانی باتاوش لە ئێران دوای ساڵی 1979 زیاتر ئەبێت و ئەبێتە کەسێکی نزیک لە ئایەتۆڵا خومینی. باشتر وایە هۆکاریمانەوەی لە ئێران دوای ساڵی 1979 لە زمانی خۆی ببیستین. دوای گەیشتنم بە ئێران بە هۆکاری خۆشەویستی کە بۆ ئایەتۆڵا خومینی هەم بوو. بە ئەحمەدی کوڕی خومینی وت ئەمەوێت لە ئێران بمێنمەوە. ئەحمەد پرسی وڵاتی فەڕەنسا کێشەت بۆ دروست ناکات؟ گوتم نەخێر، خۆم خانەنشین ئەکەم. دوای ئەوەی ئەحمەدی کوڕی ڕەزامەندی لە ئایەتۆڵا خومینی بۆ وەرگرتم، خۆم خانەنشین کرد و هاتم بۆ ئێران و لەژێر چاودێری ئەحمەد لەگەڵ هەریکە لە مستەفا چەمران و دواتر خوا لێ خۆشبوو نەزران هاوکاری زۆرم لە بواری جیاوازدا هەبووە. باتاوش ئەڵێ لە بواری جیاواز هاوکاریم هەبووە.
بۆ نمونە چ بوارێ ئەمە وێنەی بەڵگەنامەیەکە بە واژۆی سادقی خەڵخاڵی لە بەرواری 14/11/1990 کە بە تاوشی وەک ڕاوێژکاری ئۆتۆمبیل لە ئێران دامەزراندووە. دەقی پەیامەکە ئەمەیە: بەڕێز بەتەوش، سەبارەت بە کەسایەتیتان کە ناسراون لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو خزمەتە شایستانەی کە تا ئێستا پێشکەش بە وڵاتتان کردووە بە لە بەرچاوگرتنی ئەو زانیاریانەی کە ئێوە لەبارەی پیشەسازی ئۆتۆمبیل لە ئەوروپا و بە تایبەتی لە فەڕەنسا هەتانە ئەرکی ئێوەتان پێدەدرێت سەبارەت بە ئاگاداربوون لە باشی و خراپیەکانی گرێبەستی نێوان کۆمپانیەکانی بیجۆ و ڕینۆ ئەو کۆمپانیایانەی کە لایەنی گرێبەستی ئێرانین پێداچوونەوەی ورد ئەنجام بدەن و سیستەمی کۆماری ئیسلامی ئێران لەو بوارەدا دەوڵەمەند بکەن. ئاشکرایە کە هەموو ئۆرگانەکانی پەیوەندیدار پابەندن بە هاوکاری ئێوە و جێبەجێکردنی خواستەکانتان و هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان لە ڕێگای خزمەتکردنی ئیسلام و موسڵمانان. کۆتایی ئەم دەقا مۆری سەرپەرشتی مەزاری عەبدولعەزیمی پێوەیە. خەڵخاڵی لە ساڵی 1990 واتە لەو کاتی کە ئەم نامەیەی نووسیوە. هاوکات نوێنەری ئەنجومەنی ئیسلامی و مەجلیسی شارەزایانی سەرکردایەتی بووە، بەڵام بەڕێوەبردننی حوجرەی عەبدولعەزیم لە تارانیشی لە ئەستۆ بوو. لەبەر ئەمەیە کە مۆری مەزار لە کۆتایی ئەم نامەیەیە. بەڵام گرێبەستی ئۆتۆمبیل و مۆری بەڕێوەبردننی حوجرە چ پەیوەندێکی بە یەکتر هەیە؟ ئەمە پرسێکی ورد و جیایە. خاڵێکی تر لەم نامەیە هێنانی ناوی باتاوشە کە بە ناوی جێرارد نووسراوە. ئەم بەڵگەنامەیە دەری دەخات کە لە بەرواری 6/11/1979 بۆ بە ئیسلام و ناوی خۆی گۆڕیوە بۆ ڕەزا. ئەمەی کە بۆچی خەڵخاڵی دوای 11 ساڵ هێشتا لە نامەیەکی فەرمی بە جێرارد ناوی دەبات. هۆکارەکەی ئەمەیە کە نەیتوانی بوو ناسنام و پاسپۆرتی ئێرانی وەربگرێت. هەوڵی دابوو، بەڵام نازانین بۆ هیچ کاتێک بە نسیبی نەبوو. بە هەر حاڵ بەتاوش ئەرکی پێڕا ئەسپێردرێت تاکو گرێبەستی دروستکردنی ئۆتۆمبیل لە نێوان ئێران و فەڕەنسا لە ئەستۆ بگرێت. ئەویش لە بارودۆخی کە بە پێشەوانەی پەیامەکەی خەڵخاڵی هیچ ئەزمونێکی لەسەر تۆمان نەکراوە. بەڵام ئەمە یەکەم ئەرکنێک کە بە باتاوش ڕا ئەسپێردرێت. هەندێک بەڵگەنامە پیشانی دەدەن کە باتاوش بۆ ماوەی 11 ساڵ ڕاوێژکاری خومەینی بووە لە کاروباری سەربازیدا و لەگەڵ موستەفا چەمراندا بە وتەی خۆی ئەندازیاری ڕێگەوبان و بیناسازی و هاوکاری ڕۆشنبیری و مەدەنی هەبووە. ساڵی 1995 لەگەڵ کۆمپانیای کشتوکاڵ و پیشەسازی ئێران تیردام لە پرۆژە هاوبەشی پیشەسازی و ئاژەڵداری و شیرینەمەنیەکانی حساباتی فەڕەنسیدا هاوکاری کردووە. بەڵام گرنگترین خاڵی ئەم چالاکیانە ڕاوێژکاری سەربازی خومەینیە کە سەرنجی خەڵک ڕادەکێشێت. پرسیارەکە ئەوەیە کە بۆچی ئەفسەرێکی پۆلیس یاخود پاسەوانێک ڕاوێژکاری سەربازی بێت. ئەمە وێنەی بابەتێکە لە ڕۆژنامەی سێگارۆ لە فەڕەنساوە بە مانشێتی نهێنی جێرار ژان فابین باتاوش لە 2/2009 بڵاوکراوەتەوە. لەم بابەتە ئاوا نووسراوە. پیاوی کە بەجلی شینی فەرمیەوە لەسەر پەیژەکان وەستا بوو، بریکاری دەستگای هەواڵگری فەڕەنسا بووە کە ئەرکی کۆکردنەوەی زانیاری بووە لەسەر ئایەتوڵڵا خومەینی. بۆ ئەوەی زیاتر لە مەسەلەکە تێبگەین پێویستە سەردانێکی لوبنان بکەین. لە ساڵی 1982 5/7/1982 4 ئێرانی لە لوبنان بەرەو باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە بەیروت دەڕۆیشتن و لە بازگەی بەرەورا لەلایەن گروپێکی میلیشیای مەسیحی لوبنانی بە ناوی فەلەنگەکان ڕفێنران. ئەحمەدی متەسەلیان واتە فەرماندەی سوپا بەناوبانگترینیان بوو. سیانەکەی تریان سەید موحسینی موسەوی بەرپرسی کاروباری باڵوێزخانەی کۆماری ئیسلامی ئێران و کازمی ئەخەوان فۆتۆ ڕۆژنامەنووسی ئیرناو تەقی ڕستیگار کارمەندی باڵوێزخانە بوون. ئەم 4 کەسە تا ئەم ساتەش نەدۆزرانەوە، ئەگەرچی هەندێک بەڵگەنامە هەیە کە دەری دەخات هەر 4 کەسەکە کوژراون، بەڵام هێشتا هەندێک کەس چاوەڕی گەڕانەوەی ئەو کەسانن. هەرچۆنێک بێت حەمید داودابادی لێکۆڵەر و نووسەر کە لێکۆڵینەوەی لە شەڕی نێوان ئێران و عێراق کردووە. بابەتێکی پەیوەست بەم راپۆرتەی ئێمە و ئەم 4 ئێرانیەی کە بێسەر و شوێنن نووسیوە. حەمید دەڵێت سەرەتای مانگی 12/2002 شاهڕۆخی سوڵتان ئەحمەدی خوشکەزای کازمی ئەخەوان فۆتۆ ڕۆژنامەنووسی ئێرنا باسی لەوە دەکرد. کوڕی سەید موحسینی موسەوی بەرپرسی باڵوێزخانەی کۆماری ئیسلامی لە لوبنان ژمارێکی تایبەتی فەڕەنسی پێدا و ڕایگەیاندووە کە ئەم کەسە باڵنگەشەی ئەوە دەکات کە زانیاری لەسەر 4 بارمتەکەی ئێران هەیە. سوڵتان ئەحمەدی دەڵێت پەیوەندیم کرد بەم ژمارەیە کە خۆی بەڕەزا باتاوش ناساندووە. ئێوارەی هەمان ڕۆژ لە نەهۆمی دووەمی دوکانێکی تای ئۆتۆمبیل لە گۆڕەپانی سوپای تاران چاوی پێ دەکەوێت تا بزانێت چه زانیاریەکی لەسەر ئەم 4 کەسە هەیە.
ڕەزا باتاوش بانگەشی ئەوە دەکات کە لە ناوچەی بەیروتی ڕۆژهەڵات فەلەنگەکان لەژێر هەڕەشەدا بوون. یەک بە یەکی ئەو بارمتە ئێرانیانەی لە زیندانێکدا بینیوە. گوتیشی فەلەنگەکان ئامادەبوون ئازادیان بکەن، لە بەرامبەردا ئێران کەشتێکی نەوتیان پێ بدات. کاتێک پرسیاری لە باتاوش کردووە کەی چاوت بە بارمتەکان کەوتووە، وتی ساڵی 1996 بوو. ئەمە شتێکی سەیرە، چونکە لەم کاتەدا فەلەنگەکان لە لوبنان دەسەڵاتی پێشوویان نەمابوو. هەروەها زیندان و سەربازگیان لە شوێنی خۆیان نەبووە. کاتی خوشکزاکەی ئەخەوان ئەم بابەتە بۆ باتاوش دەگێڕێتەوە. ئەویش وەڵامی دەداتەوە و دەڵێت کە بە چاوبەستراوی چوومە ئەو شوێنە و هیچ شتێکی ترم لە بیر نەماوە. حەمید داودابادی لەم یادەوەریەدا باس لەوە دەکات کە باتاوش داوای لێ کردووە لە بەرامبەر ئەوەی خانوویەک و لەوە گرنگتر پاسپۆرت و ناسنامەیەکی ئێرانی پێ ببەخشرێت. دەتوانێت بۆ ئیسرائیل سەفەر بکات و ببێتە هۆکارێک تا بتوانێت بارمتە ئێرانیەکان ئازاد بکات. وەک لەم یادەوەریە هاتووە پێدەچێت باتاوش قۆڵ بڕیش بوو بێت. مێژوویەکی هەیە لە ئەنجامدانی ئەم کارە. ئەمەی بە نوسرەتی کاشانی سەرۆکی ڕێکخراوی پێشمەرگە دێرینەکانی ئەو کاتە وتووە کە خانوویەکشی بەناوی کردبوو. تەنانەت پۆلیسە پلە باڵەکانیش بەڵێنیان پێدا بوو کە ئامادەن کێشەی پاسپۆرت و ناسنامەکەی بۆ چارەسەر بکەن. جێگەی سەرنجە کە نوسرەت کاشانی دوایم ڕووداوە ڕایگەیاندووە کە گومانی لە باتاوش هەیە و هاوڕێی نزیکەکانی پێیان وتووە کە باتاوش گومانی سیخوڕی لێ دەکرێت و باشترە لە نزیکی نەبێت. وەک دەزانرێت باتاوش لە تەمەنی پیریدا نەیتوانی و باری دارایی خۆی چاک بکاتەوە. دوای ئەو هەموو چالاکیە ئابووریانەی خۆی دەڵێت ژنە ئێرانیەکەی هەموو مڵک و ماڵەکەی لێ سندووەتەوە. باتاوش باسی لەوەش کرد کە ژنە ئێرانیەکەی دەستی بەسەر ماڵ و مڵکەکەی گرتووە. هەر بۆیەش لە تەمەنی پیریدا ئاوارە بووە و هەر ڕۆژە و لە ماڵی یەکێک لە هاوڕێکانی دەژیا. ئەگەری ئەوە هەیە ئەم کەسە سیخۆڕ بوو بێت و دوجاریش سوتا بێت و دوای ئەوەش هەوڵی داوە بە فێڵکردن ژیانێک بۆ خۆی دابین بکات. هەرچۆنێک بێت وێنەکە لە ساتە وەختێکی گرنگی شۆڕشی ئیسلامی لە تەنیش ئایەتوڵڵا خومینی تۆمار کراوە. ئامادە نەبووە دەستبەرداری ئەو نیعمەتە بێت و ئێران بەجێ بهێڵێت. ئەمە وێنەی باتاوشە لە ساڵی 2013 تۆمار کراوە. وێنەی کاتێکە کە چووەتە تەمەنەوە و نزیک لە 71 ساڵە بێت. لێرە باتاوش لە ڕێپێوانی 2.6 ئەبینین لە ساڵی 2013دا کە قسا بۆ خەڵک دەکات. ساڵێک دوایم قسانە لە 7 ساڵی 2014 کە باتاوش کۆچی دوایی ئەکات و لە گۆڕستانی بەهەشتی زەهرای تاران ئەینێژن. هەڵبەتە لەسەر کێلەکەی بەرواری لەدایک بوونی لە جێگەی 1943 ساڵی 1942 تۆمار کراوە. بام شێوەیە باتاوش لەگەڵ خومینی هاتە ئێران و لە ئێرانیش کۆچی دوایی کرد. زۆرێک لە توێژەران بە سیخوڕی دەزان و هەندێکیش دەڵێن دز بووە. لێرەدا ئەتوانن باتاوشی گەنج ببینن کە لە تەنیش خاوڵانی ئایەتوڵڵا خومینی وەساوە لە ناو فڕۆکەی یۆر فرانس لا 1979دا. ئێرە چەند خولەکێک پێش دابەزینی دامەزرێنەری کۆماری ئیسلامیە لە فڕۆکەکە. لێرە باتاوش هێشتا بەناوبانگ نەبووە. هەر لەو ساتە وەختەی هاتووەتە ئێران تەنها لەبەر ئەوەی دەستی خومینی گرتووە و لە وێنەکەدا تۆمار کراوە. بۆ ماوەی 37 ساڵ ئەرک و پێگەی لە ئێران پێدراوە کە نە تایبەتمەندی ئەو بووە نەسەری لێ دەرکردووە. ئەگەر سیخوڕ بوو بێت کە ئەمەش بە ئەگەری زۆر وایە ئەبێ بێگومان بە یەکێک لە گرنگترین سیخوڕەکانی سەدەی ڕابردووی بزانین.